ئەمەش درنای ڕاستی بیان کوژین و یان دەریان کەین و ڕاستە زەرر زیانی هەیە بەس بەو شێوە نیە یعنی گەلک زۆربی. ئەمساڵ لە گوندەکانی دۆڵی ئاکۆیان لەگەڵ کەمبوونەوەی ئاو وشکە ساڵی کیساڵ بە شێوەیەکی بەرچاو ڕووی لە زیادبوون کردووە و لەگەڵەوەی کە ئاوەکان کەمبوونە کیسەڵەکانیش ڕوو لە ناوچە ئاوەدانەکانەکەن بۆ دەستکەوتنی ئاو و زەرری هەیە بۆ جوتیاران زەرر و زیانی هەیە بۆ بەروبوومی جوتیاران بۆ قسەکردن لەسەر و بابەتە مام ئیسماعیل لە دوێنە مام ئیسماعیل لەگەر فەرمووی تێرە سڵاوت لێبێ کیسەر چۆنە ئەمساڵ لێرە زۆرە ڕێژەکەی؟ ئەرێ وەڵا ڕێژەکە گەلێک زۆرە وەڵا بەخۆم لێران پێشەکە دیتینە ئەلان لێرە یعنی سەرخوشتن کردبوو هەموویان خواردن بۆ ئاری درم نایە هیچ سێر لێ بکەمەوانم گوناعە. خۆت چەند ساڵە لێرەی چەندە بێ ینی ساڵان ڕابردوو بۆ داری وەرە هەندە زۆر نەبووە هەبوون یەکێک کە بەسیوە نەبوو. چەند ساڵە بێ ئەوەندە زۆر نەبوو؟ وەڵاهی سارەمی بۆ چێو سارە نەدیتە هەموو سارە زیاتر ئارێ بەخوای زیان بەچ بەروبوومێکە گەێنێ زیانی وڵی بە زۆری سەرخوشتی مانەوێ ئەخوا ینی شتی شین نییە هەرچی شین بی بیستان و شینە ئەوی جاچی شین بیەخوا بەس ئەوەیە هەرچی سۆزایی بێ بەس پیوازیان ناخۆ باشە بڵێم هەوڵیەوەتان نەدا دووری خەنەوە لە ناو کشت و کاڵەکەدان ناو ڕۆز و باغەکانتان وڵی دوور ژیان خێو هەدێنەوە لەبەرەوەی جارێک لە کنەمە ێکی زۆر لەسەر هی نابوون بر لە بێرەوەی بەرەلاکردن بە سەوای بربوون هەشنۆدەک وێگۆ هاتم دەچێت لێ بکن لە ڕوازی هات بەوە گەیشت بۆ چی سەر هەروازە چوون و ئەچونەوە جێی خۆ ئەوانیش ئەچنو منتیقی خوارێ وڵا زەرر و زیانیشی بۆ ئێوە زۆر وڵا زەڕی هەیە بە سێجا درنایە ینی گوناعاتیان لێ بکەین ئەوانیش بەست زمان لۆ ئاوێ لۆ فێنکایە دێنە ئێرانە کەم ئاوی هۆکارە لەوەی کە بێتە ئەرێ وەڵا هۆکارە هەموو جا و دە شۆشان هەموو ئابوون معناوی خواندەوێ دەرەگرت نەدارنەوە ناوەجییانە سەلانە ئاوی لێنی مەزبورن دێنە جێکی وانە وڵی سەرکە ئەمە ئێستانێکە سرق و نۆک و شتیوانن کردیە زیاتر زەر زیانی لۆ سرق و نۆک و بیستان و لۆ ئەو شتەیە ئەمەش درنای ڕاستی بیان کوژین و یان دەریان کەین و ڕاستە زەرر زیانی هەیە بەس بەو شێوە نیە ینی گەلک زۆربی. ساڵانی ڕابردوو بۆ شێوە بووە ئەوەندە زۆر وڵی ئەم سارداخوا لەبەرەوەی کەم باران بوو ینی ئاوەکان سەرچاوەکانی ئاو زۆربەی هیشک بوون ڕوو لە ئاوەدانی دەکەن لە باخچە و ئەو شوێنەی ئاوی لێبی زیاتر لەوان نێزیکنیان سەوزایی لێبی گژوجیای لێبی لەو شوێنانە نێزیکن زیانی بۆ نمونە نۆک و سرق و ئەوانە هەبووە ئەوە چی لەیەکە ئەیخوات یاخود ئەیقرتێنێتی وڵی زیاتر ئەیخوات وێجاوەی زیاتر کە پانی شەکات و کە نەشی خوا ینی بێسەروبەریەکە بەرێ ڕاست.